بۆ مەحکومکردنی درێژەی دەست بەسەرکردنی معەلیمانی بەندکراوە. ڕۆژی شەممە 30 مانگی ڕێبەندان هەزاران خانەنشینکراو و معەلیم لە دەیان شار دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی. ئەم کۆبوونەوانە لەسەر بانکێشتی شوڕای هاوئاهەنگی ڕێکخراوی پیشەی معەلیمانی ئێران بەڕێوەچوون. شوڕا لە 20 ڕێبەنداندا دوو ڕاگەیەندراوی بڵاوکردەوە ڕایگەیان کە لەسەر داوای بەردەوامی معەلیمان 2 ڕۆژی بۆ کۆبوونەوە دیاری کردووە. شوڕا بەرنامەی مانگرتن و کۆبوونەوەی 23 تا 27 مانگی ڕێبەندانی هەڵوەشاندەوە و بەرنامەی جێنشینی خۆی واتە کۆبوونەوەی سەرتاسەری لە ڕۆژانی 30 ڕێبەندان و 3 ڕەشەمە دیاری کرد. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە کە هیچ کام لە خواستەکانی ئێمە هەتا ئێستا وەدی نەهاتوونە و بە پەیمانی خۆمان لەگەڵ معەلیمان پێبەندین و وادەی بێناوەرۆک عەزم و ئیرادەی ئێمە کەم ناکاتەوە و تاخواستی معەلیمانی خانەنشینکرا و لە سەرکار وەدی نەیەت دەست هەڵناگرین و بە هەموو شێوەیەک پەیگیری خواستەکانمان دەبین و درێژە بە ناڕزایەتیەکانمان دەدەین. بانکێشتی شوڕای معەلیمان وە کەمیشە لەلایەن باقی کرێکارانەوە پشتیوانی لێکرا. شوڕای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوت وێڕای پشتیوانی لەم بانکێشتا داوای لە باقی کرێکارانیش کرد کە هەم وەک کرێکاری ناڕازی و هەم وەک دایک و باوکی خوێندکاران بەشداری ئاکسیۆنی معەلیمان لە ڕۆژانی 30 ڕێبەندان و 3 مانگی ڕەشەمە بن. لە بەشێک لە بانکێشتەکەی شوڕای بنەوتدا نووسراوە ناڕزایەتی معەلیمان و خانەنشینکراوان دژ بە بارودۆخی نالەباری مەعیشەت و هەڵاواردن و نابەرابەری و هەروەها لە ئازدا هاتی نجومی و گەندەڵی ماڵی کە ژانێکی گشتیە ڕەوایە. هەروەک معەلیمان تاکیدیان لەسەر کردووە داخوازەکانیان تەنها مەعیشەت محور نین بەڵکو معەلیمان لەسەر ئاموزشی باش و غەیرە ئیدئۆلۆژیک و خوێندنی بە خۆڕایی بۆ هەموو منداڵان، کۆتایی هاتنی خصوصی زازی و کاڵاییکردنی ئاموزش و دابینکردنی ئاموزش و پەروەرشی مۆدێرن شاد و ئینسانی تاکیدیان هەیە. بانکێشتی شوڕای معەلیمان و پشتیوانی کرێکاران بوو بەهۆی ئەوەی کە سەرڕای پەرسەندنی نەخۆشی ئۆمیکرۆن سەرما و بەفر و بوران و هەڕەشەی هێزە ئەمنیەکان ڕۆژی شەممە 30 مانگی ڕێبەندان ژمارەیەکی بەرچاو لە شارەکانی ئێران بێنە مەیدانی نمایشی خەباتی معەلیمان. هێزە ئەمنیەکان لە هەندێک لە شارەکان هێرشیان کردە سەر ناڕزایەتیەکان و هەوڵیاندا تا ڕێگری لە کۆبوونەوەی ناڕازیان بکەن کە لەگەڵ خۆڕاگری بەڕۆڕووبوونەوە و سەرکەوتوو نەبوون. ئەوان لە کەرەج و وەحشیگەریان بەو پەڕی خۆی گەیاند و 15 خەباتکاری ناڕازیان دەست بەسەر کرد کە ناوی 6 کەسیان ڕاگەیەندراوە کە بریتین لە شەبنەم بەهارفەر، ئازادە موختاری، ئاجۆرلو، جەمشیدی، سالمی و شەهریاری. لە خۆپیشاندانی دوێنێدا بەشداربووان ئەم دروشمانەیان دەکوتەوە. مامۆستا ڕاپەڕا بۆ هەڵوەشانەوەی هەڵاواردن. مامۆستای بەغیرەت ناچێتە ژێرباری زیلەت. مامۆستای بەندکراو ڕێگا درێژەی هەیە. مدعی عێداڵەت خەجاڵەت خەجاڵەت. دەوڵەت خیانەت دەکات مەجلیس پشتیوانی دەکات. مامۆستای بەندکراو دەبێ ئازاد بکرێت. ئاموزشی خۆڕایی مافی منداڵانمانە. لە کۆتایی ئەم قۆناغە لە ناڕزایەتی معەلیمان بڕیارنامەیە کە تێیدا بۆ جارێکی دیکە لەسەر داخوازیە ڕەواکانی معەلیمان تاکید کرابوو لە هەموو کۆبوونەوەکاندا خوێندرایەوە و لەلایەن بەشداربووانەوە تەئید کرا. لەم بڕیارنامەیەدا هاتووە ئەگەر یاسای بەڕێوەبەری خزمەتگوزاری وڵات و هاوسانسازی حقوقی خانەنشینکراوان بەکردەوە دەرنەیەت، ئەگەر گەڵاڵی ڕیزبەندی بە پێی خواستی زۆربەی معەلیمان لە ساڵی 1400دا بەڕێوە نەچێت و بودجەکەی بۆ ساڵی داهاتوو دیاری نەکرێت، ئەگەر دەوڵەت و مەجلیس لە ئاست سندوقی پەسەندازی معەلیمان بە شوێن بەرنامەی تاڵانکەرانە بن و خاوەندارێتی معەلیمان بە نیسبەت ئەم سندوقە قبول نەکەن، ئەگەر ئەمنیەتی پیشەیی هێزی ناڕەسمی خەریت خەدەماتی و خزمەتگوزاران دابین نەکرێت و پاداشی خانەنشینکراوانی 1400 نەدرێت، ئەگەر سیاسەتی بە پوڵی هەروە درێژەی بێت و دەستی دەسەڵات لە گیرفانی خوێندکاران دابێت و مافی خوێندکاران دابید نەکرێت، ئەگەر معەلیمانی بەندکراو ئازاد نەکرێن و معەلیمانی دەرکراو نەگەڕێنەوە سەرکارەکانیان و حکمی دەرکراو لە دژی معەلیمان هەڵنەوەشێتەوە و بانکردنی چالاکانی پیشەیی و پەروەندە سازیەکان درێژەی بێت، شوڕای هاواهەنگی ڕێکخراوی پیشەیی معەلیمانی ئێران ناڕزایەتیەکانی خۆی بە شێوازی جۆراوجۆر و بەرینتر درێژە پێدەدات.
ئێمە داوا لە هەموو ناوەندەکانی دەسەڵات دەکەین کە لەوە زیاتر لە بەرامبەر ئیرادەی بزوتنەوەی معلماندا ڕانەوەستن و داخوازی معلمانی خانەنشینکرا و لە سەرکار جێبەجێ بکەن. پشتیوانی کۆمەلگا لە خەباتی ڕەوای معلمان لە پەیوەندێکی پتەوەوە سەرچاوە دەگرێت کە لە نێوان هێزی ڕێبەری و بەدەنەدا بوونی هەیە. دوو ڕاگەیەندراوی شوڕای معلمان کە ئاماژەی پێکرا نیشانەی ئەو واقعیەتەیە کە شوڕا گوێڕایەڵی بەدەنەیە. هەروەها سەرنجدانی شوڕا بە باقی بوارەکانی کاری معلمان و دانی ڕوێنوێنی دروست لە پێکهێنانی ئەم پەیوەندیە پتەوەدا کاریگەری هەیە. پتەوکردنی پەیوەندی ڕێکخراوی شوڕای معلمان لەگەڵ توێژی خەباتکار و چالاکی کرێکاران، بەهێزکردنی پەیوەندی ڕۆشنگەرانە لەگەڵ خوێندکاران، دایک و باوکان و باقی توێژە مافوازەکانی دیکە و بەهێزترکردنی پەیوەندی لەگەڵ بەدەنە دەبێتە هۆی پێشڕەوی زیاتر و دەبێتە ئیلهام بەخشی خەباتی معلمان.